کاگۆران ئەم جۆرە فستیڤالانە ئەگەر بڵێم گەنجان چ ڕۆڵێکە بینن لە فستیڤالەکانە و ئەنجامدانی فستیڤالەکان چی کاریگەریەکێ بێ لەسەر گەنجان؟ ئەمەی کە بینیومانە گەنج لە فستیڤالەکە زۆربەی گەنجە بەڕاستی، ینی ئینکاری لێ ناکرێ گەنج دایمە باشتر لە خەڵکانی بەتەمەن بەڕاستی ئەو ئەکتیڤیتیە و چالاشی کە لە گەنجا هەیە لە خەڵکانی بەتەمەنان نییە. بۆیە ئەو گروپانەی کە ئەیبینین لە سەدا ینی من ئەوەی کە هینم کردووە ئەین تێبینیم کردووە لە سەدانەوەتی گەنجە ئەمەش بەمانای ئەوەی کە بە گروپەکانیشەوە بە گروپەکانیشەوە ئەنجا چەند کاریگەری هەیە لەسەر گەنج مهمە لەوایە چونکە ئەگەر کەسێک خوازیار بێ حەزێکی بۆ مۆسیقایە حەزێکی بۆ هونەر هەبێ ئەلەوایە حەزەکەی هەست دەکات ئەم نزیکە لێوەی ڕەنگە بێتە پاڵپێوەنەرێکی باش بۆی کە دەست بکات بە مۆزیک ئەلێرە لەوانێ بێ بە خەڵی دەست پێک بۆ ئەو گەنجە. بەڕاستی کاریگەری زۆر زۆرە لەسەر گەنج چونکە خەڵکانێک هەیە نازانێت چی بکە ینی حەزی لە مۆسیقایە و نازانێت چۆ دەستکەوێتە ئەویە بە جۆرە لە جۆرەکان تەشجیع ئەبێ تەشجیع ئەبێ بۆی کە ئەڵی تر منیش لەمە دووە ئەماکەم ئەوان بۆ پێیانەکرێن منیش پێمەکرێ ئێمە بەسەکە لێرە ئەوەیە بۆیە کاریگەری لەسەر گەنج هەر زۆر گەورەیە بەڕاستی.